و خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کەسێکە هونەری گوێگرتنی هەیە. واتە ئەگەر کەسێک لە بەرامبەردا قسەی بۆ بکاتن زۆر بە قوڵی گوێ بۆ دەگری. ئەسڵەن هەموو جەستەی دەکاتە گوێ. کەسێک نییە لە کاتی قسەکردن سەری لە ناو مۆبایلەکەی بی یاخۆت خەریکی کارێکی دیکەبی وە گوێشت لێ بگری، بەڵکو بە تەعەمموقەوە واتە بە قوڵیەوە دێ گوێت بۆ دەگری و خەندەت بۆ دەکا و جگە لەوەش هونەری قسەکردن دەزانی، ئەتەکێتی قسەکردن و ئەتوار و ڕەفتاری قسەکردنی هەیە. نایە بە هەڕەمەچی بکەوتە ناو قسە و باسەکان و هەوڵ بداتن کە وشەی بریندارکەر و ڕوخێنەر و تێکشکێنەر بەکاربێنی. بەڵگو ئەگەر بزانی کەسێک ناومێدا لەو پەڕی درسۆزیە و ئومێدی پێدەباشی. خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە دائیمەن هەوڵ دەدا کەسانی چواردەوری لەگەڵ خۆیدا گەشە بکەن، هەوڵ دەدا کەسانی دیکە لەگەڵ ئەودا گەشە بکەن، بەیەکەوە گەشە بکەن. ئەو بە چاوی ئەنانێت و حەسوودیەوە تەمەشا کەسی بەرامبەر ناکە. ئەگەر کەسێکی داهێنەرە وابزانی بە پێش ئەو دەکەوتەوە، بەڵکو ئەو دێ پەرە بە تواناکانی کەسی بەرامبەر دەدا و ڕێو شوێنیان پێنیشان دەدا. ئەزمموی خۆی بۆ ئەوان دەژێرتەوە بۆی ئەوانیش لەسەر ئەو نەمەتە بڕن. و زۆر جار دەبینی کەسایەتێکی بەهێز ئەگەر تەمەشا دەکەی لە فەرمانگەچیە یاخود لە شوێنێکیە پۆستێکی هەیە کەسایەتێکی بەهێزی هەیە، هەوڵ دەدا چەند کەسێکی وەکو خۆی یاخود لە خۆی باشتر دروست بکە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کەسایەتەکە لاواز بی، حەز ناکە کەس لە خۆی باشتر بی، حەز ناکە کەس لە خۆی پیاو چاکتر بی، دائیمەن هەوڵ دەدا خۆی دەربکەویتن، خۆی ببتە ڕقم یەک، خۆی هەموو شتەکان کۆنتڕۆڵ بکە. بەڵام کەسایەتی بەهێز بەو چاوە سەیری کەسی دەوروبەر و ئەوانەی خۆی ناکاتن، بەڵکو کاری تیم دەکاتن بۆی بتوانی لە شتەکاندا سەرکەوتوو بیتن. خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە کەسایەتی بەهێز دائیمەن ئامانجی هەیە، واتە شت بە سوودفە ناکە، پلانی هەیە، بەرنامەی هەیە، کاری بۆ دەکا، هەوڵ دەدا، شەو ڕۆژ ماندوو دەبی، لە پێناویدا کۆشش دەکا. ئەوە نییە شتێکی بە سوودفە بۆ ڕێک بکەویتن با بڵێن وابزانی کە ئەو شتێ بە سوودفە بەدەست هاتیە. و جگە لەوەش کە ئامانجی هەیە، ئامانجەکانشی واقعین، واتە شایانی دەست پێ ڕاگەیشتنە. ئامانجێک نییە دوورە دەست بیتن کە عەقڵ و خەیاڵ و تەقەبولی ئەو شتە نەکاتن لە واقعی ژیانی خۆیدا ڕەنگ نەداتەوە، بەڵکو لە واقعی ژیانی خۆیدا ڕەنگ دەداتەوە. خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە تەکەبوڕی بەسەر ئەوانی دیکەوە نییە، دائیمەن خۆی بە سادە دێتە بەرچاو، دائیمەن هەوڵ دەدا کە بە سادەیی شتەکان بکە، هەتا لە جلوبەرگ و پۆشینیشدا سادەیە. یعنی ئەگەر نمونەکی بە بینینەوە بۆ نمونە وەکو کەسێکی وەکو غاندی، ئەگەر تێبینی بکەی هەر چەند پەڕۆیەکی لە خۆی ئاڵاندووە و بەڵام کەسایەتێکی بەهێزی هەیە. ئەمە چونکە باسمان کرد کەسایەتی بەهێز پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە، نەک بە ڕواڵەتی ئینسانەکە. بۆیە کەسایەتی بەهێز تەکەبوڕ ناکە بە جلوبەرگ بە ئەو سەرۆت و سامانەی دراوەتە دەستی یاخود بەو پۆستەی کە لە ژێر دەستیتی، ئەسڵەن سادەیی سادە ڕەفتار دەکات. ئەو کەسایەتی بەهێزە، سادەیی سادە ڕەفتار دەکات. ئەگەر ئینسان بەو جۆرە بی، خەڵکیش خۆشیان دەوی. لەبەرەوەی خەڵک کەسایەتێکی خۆش ناوێ کە دائیمەن خۆی لە ئەوکانی دیکە بە گەورەتر دەزانی و سەلام ناکە و دائیمەن باسی شتە گرانبەهاکانی خۆی دەکە و ئەوانە. یعنی کەسایەتی بەهێز بە حەزەرە لەو بابەتانە. خوا ئەگە پێشی دابی دائیمەن وها تەسەڕوفات دەکە کە کەسی بەرامبەر نەشچێنتەوە، هەست بەوە نەکە کە ئەو نیتی
تەکەبوڕی دنیایی لەسەر لێ نادا ئەوە خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێزە.